ببورن خۆشەویستان ببورن بەڕێزان ببورن هەڵەیەکی تیا بوو پێم وایە هینەوەیە کە زۆر سوزانم ئەوەمان لێکن بۆیە شتەکە بەرەو خراپی ڕۆی بەهەرحاڵ هەمووتان بەخێر بێن وردە ورداچین کۆبینەوە سەر لە نوێ ببوورە بەڕێزان کێشەیە کاتە پێشەوە نەمزانی چی بوو بەڕاستی هەموو شتەکانی ڕاوەستان پێچێ مەسەلەی ڕیپۆرت و ئەوانە بێت جەماعەتی ستاندارد و ئالەم بابەتانە خۆ ئەوانە کاکە لە پارتی خەتەرترن لە ڕاستی ئەوانە تەربێتێکی زۆر سەیریان هەیە لە حەقیقەتە لەبەرەوە تەحملی هیچ شتێک ناکەن ڕەخنا و چوزانم ئەو شتانە هەمووتان بەخێر بن خۆشەویستان هەتا تۆزێکی تر کە هەموو بەڕێزان کۆبنەوە چنێ ناو قسە و باسەکان ئەم شەو و هیوادارم کە بتوانم سوودێک بە هەموو لایەکتان بگەێنم و ئەم شەویش وەکو زۆربەی شەوەکانی تر کە کۆمەڵی حەقایق بخەینە ڕوو بۆ هەموو لایەک و سوودێک بە هەموو لایە بگەێنین بەخێر بێن سەرچاوی من هاتن خۆشەویستان و عەزیزان بەخێر بێن سەرەتا چەند دەقیقەیەک بە کورتی لەسەر مەسەلەی غالب و ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ئەوەتان بۆ بەحسەکەم لە دوایشە ئەچمە سەر تەوەرەی ئەسڵی لەسەر ستاندارد و مەسعود عەبدولخالق و ئەو گروپەی کە دووسێ ڕۆژە چوزانم جۆرێک لە نەقد و نەقدکاری و جۆرێک لە هێرش و ئەوانە بۆ سەر منەکەنەوە ئەتوانم هێرشی دەتە جەمعی وەڵام بە کولی ئەو مۆزوعانە ئەدەمەوە و بۆ درۆ دەلەسانەی کە بە ناوی منەوە کردیان بۆ بەرامبەر بە خەڵکی هەولێر ڕاستەکەی وەڵام بە کولی ئەوانە ئەدەمەوە خۆشەویستان ئەبێ کۆمەڵی حەقایقی هەموو لایەکتان بیزانن من یەکەم شەو باسی هەوڵی تۆرکردنی دکتۆر غالبم کرد لەوێ داوتم کە دوای بڵاوبوونەوەی هەواڵەکە بنەماڵەی بازانی پەیوەندیان بە پاڤێڵ تاڵەبانیەوە کردووە بۆ ئەوەی قاچی ئەو پارتی نەخێتە ناو ئەو مۆزوعە بەڵام بەرحاڵ من هەر یەکەم دەقەوتم ئەم کارەکاری پاراستن و کاری پارتیە و یەکەیەکە ناوەکانیشمان وت و زانیمان کە پارتی ئەم کاری کردووە هەر سێ کەس جیران لەلایەن یەکێتیەوە ئەم سێ کەسە خوانی اعترافیان کردووە کە بەشدارن و ئەم سێ کەسە سەرۆکی چەندین باندن لە سلێمانیە ئەمانە دوکانی حەلاقیان هەیە تایبەت بە مەسایلی پاراستن ئەمانە بەدەیان سەدان ئیشی قۆڕیان لە ناوچەی سلێمانیا کردووە هەر لەو دوکانە زۆر شوێنی ترەوە هەمووشیان دەرەجەدارن بەمانای کەلیمە نەقیبە چوزانم فڵان و فیسار و ئەلەم بابەتانەیە هەستێکیان ناکەین بڵاو بۆتەوە پێش ناکەم من ناوەکانیان بڵاو بکەمەوە بڵاو بۆتەوە ئەمانە حتا ئیشی دەرمانیش دەکەن بەدەیان و سەدان گەنج لە مەنتیقەی سلێمانیا تووشی مەسایلی دەرمانخۆری و تریاک و حەشیش بووە بە بۆنەی ئەم باندانەوە و لە ئێرانیشەوە ئەیهێن ئەیبن بۆ هەولێر و بۆ بادینان و ئالەم بابەتانە و ئەمانە گروپی تایبەتیشیانەیە کچانی گەنج ئاخەڵەتێن بە پارە و ئیغرایانەکەن ئەیان بن بۆ هەولێر هەم لەش فرۆشیان پێکەن و هەم بە ناوی ڕیکلام و بە ناوی مۆدێلات و ئالەم بابەتانەوە بەکاریان هێنن هەرەبینی کە زۆربەی ئەو کشانە لە سلێمانی و ئەبرێن بۆ هەولێر هەمووی باندی پاراستن و ئەوانە ئەیبا بەهەرحاڵ هەستێکیان گیرا و اعترافیان کرد کە شەماڵ عەلی مەسئولی پاراستن لە سلێمانیە ئاگاداری مۆزوعەکان بووە و لە ڕێگەی مەسوورەوە بۆ ئەوان ئیشارە کراوە کە غالب و ئەندام پەرلەمانێکی تر تەنبێ بکەن و هەوڵی کوشتنیان بدرێت بەداخەوە کە یەکێتی لە بەردەم فشاری پارتی و بنەماڵەی بازانیە خۆی نەگرت و ئەمڕۆ هەستێک کەسەکەی ئازاد کرد هەستێک کەسەکە لە ڕێگەی خەسەری گوڵ محەممەدی و پاڤێل جلەتەڵەبین قوبەل جلەتەڵەبانیەوە نێرانەوە بۆ هەولێر و کێسەکەیان ئابۆشکڵا دیزە بە دەرخۆنە کردووە بۆیە ئەبێ هەموو لایەکمان ئەو ڕاستیە بزانین کە پارتی ئاوا کارەکانی خۆیەکە و ئەمە کارێکی ئێژگار خەتەر و ئێژگار خراپە لە حەقیقەتە وەیتر پارتی ئەتوانێت لە پێنجێنەوە بیگرە بۆ هەڵەبجە بۆ سلێمانی بۆ هەموو شوێنەکان خەڵک بکوژێ تەعدا لە خەڵکە هەچێ بکە یەک کەسی نەتوانێت بەری پێ بگرێ خۆی یاسای تایبەت بە خۆی هەیە خۆی توانێت خەڵک تیرۆر کات بە ئارەزوی خۆی پێنج کەس بیانە بە زیندان و 6 ساڵ حکمیان بدا کەسی ناتوان دەخاڵت بکە یعنی تەداخل لە هەموو شتێکاکە بۆ مانایی کە ئەوەی کە بێتاوانە بنەماڵەی بازانی خۆی ئەچێت ئەیاندا بە دادگا یا ترۆریانەکە یان زیندانیانەکە حکمێنەدا و ئەوەشی بەڕاستی کە تاوانباری عەسڵی بێ ئەمانە مادەم سەر بەخۆیان بێ و تاوانەکەیان کردووە هیچ یاسایەک و هیچ دادگایەک شمولیان ناکە بۆیە بەداخەوە کە یەکێتی ئەمڕۆ بە تایبەتی ماڵی جەلاتەڵەبانی لەگەڵ بنەماڵەی بازانیە ڕێکەوتنی خوانیان هەیە ئەم دوولایەنە بەژەوەندی ئابووریان هەیە و قوبات زیاتر ڕۆڵی
سەردەمانی زووی کۆسەت و ئەوانە بەخراپتر بەڕاستی ئەبینێ یعنی من بۆ خۆم هیچ کاتێک جیاوازی لە بینی قوبات تاڵەبانی و مەسعود بازانی ناکەم لە واقعا چونکە مەسعود بازانی بە ئاشکرا پارتیە و کوڕی مەسعود بازانیە و بەڵام قوبات تاڵەبانی عەلەسازێکێتیە بەڵام ئەتوانم بڵێم کە لە پارتی ترە لە پێناوی بەرژەوەندیە ئابوووریەکانی خۆی و بنەماڵەکەیە بۆیە ئیشەتی لە ژێر فشارە ئەمڕۆ دۆڕاندی و بنەماڵی بە تاڵەبانی دۆڕاندیان و هەستێکیان تەسلیم کردەوە بە پارتی وامە دیایدێکی زۆر خراپ و زۆر بێمانەیە لە حقیقەدا ئەشتوانم بڵێم کە من هیچ گلەیەک لە مدیری ئاسایشی سێمانی ناکەم چونکە مدیرە هیچی بەدەست نییە و کەسێکە کە توانم بڵێم ناتوانێت هیچ شتێ بکات لە حقیقەتا تەنها دیکۆرە بۆیە قوباد و خەسەوی گوڵ محەمەدی بە دەرەجەی یەکەم بەشدارن لەو مۆزوعەیە و ئەوانە ئەو سێ کەسەیان لە ژێر فشاری پارتی و بنەماڵی بازانیە ئازاد کرد و بکوژێک ئەوەی کە هەوڵی کوشنەگەشی داوە لە هەولێرە لای پارتیە و ئەی پارێزی حەسب ئوسوڵ و بۆ خۆی لەوێ دانیشێ و ڕەنگە مایەکی تر ژن و مناڵەکەی بەدە بڕوا بۆ هەولێر و بۆ خۆی لەوێ دابنیشێ. عەزیزان و خۆشەویستان ئەگەر بۆ نمونە دوو یەکێتی لە بادنان و لە هەولێرە شتێکی ئاوا بکەن هەموو یەکێتی تەکلیف کا پارتیە جوابیشیان نایەتەوە بەڕاستی. من بە ئێوە وتم قوبات تاڵەبانی بە مەسعود بازانی وتبوو ئەگەر ئارام محمەد بێتەوە ئێمە تەسلیمی ئێوە یەکەینەوە مەسعود جوابیشی نایە بۆ پێکەنی بوو یعنی ئەمانە بەڕاستی مانجەڵ لە کوورە گەرمترن. هەر دوێنێ شەوکە وەختێ لە میلەت لەو ماڵپەڕەی کە پێم وایە هێنی لاهوری شێخ جەنگیەوانەیە بڵاو بووەوە کە ئیعترافاتەکانیان مەلەفەکانیان ڕسمی هەمووشیان بڵاو بووەوە کە ئەمانە ئەو کاریان کردووە تابان ئەوە بەڵگەیەکی باشە بۆ گروپی هیوا لە بەغات تا بتوانن کاری لەسەرکەن لەبەرەوەی کە ئەوە تا اعترافیان کردووە بە یاسا بە هەموو شتێ بەڵام پارتی لەبەرەوەی پیاوەکان هێنی خۆیەتی خۆیان هەوڵی ترۆرکردنی غالیبیان داوە لەبەرەوە ئەوە تا بدنێتەوە بۆ هەولی و ژێر فشارە لە یەکێتیان سندەوەی هیچی بۆ نەکرا. لە هەوری شێخ جەنگی کۆمەڵێک هەڵوێ سینوان لە حقیقەتا بەڵام پێم وایە هیچی بۆ ناکرێت لەبەرەوەی کە بەرامبەرەکانی لاهوری شێخ جەنگی هینترن ئەوە نییە جددیترن بەژەوەندەکانیان زیاترە لەبەرەوەی لاهوری شێخ جەنگی ئەزانم کۆمەڵی هەڵوێسی باشیە بوو لە عێراق بۆ مۆزوعەوە بەڵام دیسان ئەوەی کەسەکەوتی بەدەستێنا بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بازانی بوو لەم هاوکێشەیە ئیتر پێویستی بۆ ناکە هیچ کەسێک خۆی ماندووکە زۆر کەس دانیشێ نامە بۆ من ئەنووسە لە کاگەران پێویستە بنەماڵی تاڵەبانی و یەکێتی وا ئەم بابەتانە بەڵام ئەسی مەسەلەکە بنەماڵی بازانی شەوەکە بنەماڵی بازانی کەڵەگاییەکە هیچێتی هیچ نییە و گۆڕانیشی جین ئەمانە و هیچیشیان بۆ ناکە دایقەتە بەداخەوە کە ئەمە ئەو مۆزوعە بوو لێرەوە من چونکە بابەتەکەم ئەمە نەبوو تەناوکو پێشەکیەک ئەوەم باس کرد دەنا ئەچمە سەر بابەتە ئەسڵیەکەی خۆم کە گروپی ستاندارد و ئەو کۆمەڵە قسە و باسەکەم دووسێ ڕۆژە ڕوویە لەسەر ئەوانە کۆمەڵە قسە و باسەکەم و ئیتر کۆتایی بە مۆزوعەکانە هێنم بۆیە بەداخەوەکە بە ئاشکرا پاراستن و بنەماڵی بازانی و مەسعود بازانی هەسان هینیان کرد هەسان ئەو کوڕیان تەسلیم کردەوە و وەریان گرتەوەتەوە و ئەلم باتە من لێرەوە بە مەسعود بازانی بە مەسعود بازانی ئەڵێم دوای لە کۆتایی قسەکانمە ئێوە دوو پیاوی سووکن بەمانای کەلیمە دوو پیاوی بێحرمەتن بەڕاستی ئێوە دوو پیاوی ترۆریست هەتا ئاوا کار بکەن زیاتر گۆڕی خۆتان هەڵەکەن بەڕاستی ئێوە ئەو کەسانان کە بێتاوانە خەنە زیندانەوە بەڵام تاوانبەران ترۆریستان داڵدا ئەدەن و ئەیان پارێزن لەبەر ئەوە خوددا ئەرز و ئاسمان ئەزانێت کە ئێوە دوو پیاوی زۆر سووکن لە واقع ئەوانەیشی دەور و بەرتانەن بەڕاستی لە ئێوە بێشەرەفترن وەلە ئێوەش بەڕاستی سووکترن باشە چونکە ئەگەر ئێوە بەڕاستی دوو پیاوی سووک نەبوونایە نە ئەڕۆشن لە ناو جەرگەی سلێمانیە بتانێت ئەندام پەرلەمانێت ترۆرکەن بە چەقۆ لەبەرەوەی کە ڕەخنەتان لێگرێ ئەمەیە بەڕاستی سووکەکەی ئێوە هەموو ئەو گەجەر و گوجەرانیش کە لە دەور و بەرتانایە بەڕاستی لە خۆتان کەم و کوتو لە خۆتان سووکترن چیش ئەکەن بڕۆن بیکەن بەڵام نەتیجەکەی هەر باجەکەی ئەدەن ناتوان بەڕاستی لە ژێر حکمی مێژووە ئێوە دەرچن و عاقبەتی ڕسوا و ڕسواتر ئەبن ڕۆژ بە ڕۆژ و زەلیل دەبن و ئەکەونە بەردەست و پێی خەڵک بەداخەوە ئیتر ئاوایە یەکێتی و گۆڕان ئەمە حاڵەکەیانە خۆشەویستە تۆ چیان لێکە یعنی تۆ چیان پێ بڵێ ئاوایە ینی بەرژەوەندی پارە لە ئارادایە ئەچمە سەر مەوزوع ئەساسیەکەی خۆم هیوادارم کە هەموو لایەک گوێ بگرێ هەتاوەکو قسەکانم کۆتایی پێێنم عەزیزان قسەکردن تەنها شەد نییە لە واقع بەڵکو گوێگرتن ئەساسە هەر ئینسانێک نەتوانێت باش گوێ بگرێ ئەوە ناتوانێت باش قسە بکات لەمەش بەدەر هونەری تێگەیشتن بۆ ئینسانی واقعی زۆر ئەساسە
نانەوەی فەوزا و ئاژاوە بۆ ئەوەی وەکو ئینسانێ عیبەکانی خۆت بشاریتەوە و خەڵکی پێشەواشە بکەی بەڕاستی جۆرێکە لە شکست و جۆرێکە لە دۆڕاندن. من بە درێژایی هەموو تەمەنی سیاسی و کۆمەڵایەتیم هیچ کاتێ حەزم ببورن نازانم بۆچی بڕا خۆشەویستان پێم وایە خەلەلێکە بوو عەزیزان ببورن ئێستا دەنگم باشە پێم وایە وەستا تۆزێک بیستم لە شوێنێکی تۆ بێمە لایف بەڵام دیارە لایفەکە ماوە عەزیزان و خۆشەویستان ببورن هەمووی ئەوەیە هێرشمان لەسەرە هێرش ئەها ئیتر تێبگەن کە ئەو گروپی ستاندارد و ئەوانە لەگەڵ پارتیە بزانە چ ڕۆڵێکیان هەیە لەم کۆمەڵە مەوازعە بزانە چەندە بڕوایان بە ئازادی هەیە خۆشەویستان هەمووتان بیان ناسن کە ئەمانە زۆر لە پارتی خەتەرترن لە حقیقەتە ئەمە ڕیپۆرت ئەمانە زۆر لە پارتی خەتەرترن هەمووتان بیان ناسن کە ئەمە ئەخلاقیان چۆنە لە حقیقەتە بابە 100 لایڤم وای لێ بێ 100 لایڤەکەتان لەسەرەکەمەوە من کە دەستم کرد بە شەڕێ هەتا کۆتایی ئەو شەڕابم بۆ ئاگاداریتان هەتا کۆتایی 100 جار لایڤم داخەم کێشم بۆ یەمەوە هەر دروستی ئەەکەمەوە تاکید بندەوە ئیلا پەیامەکانی خۆم ئەگەێنم 100 جاریش ئەیگەێنم ئەمە ئەوە لەوە تێبگەن من ئەوە ئین ناکەم باشە لەسا ڕۆژی مەلام سەفایە خۆشەویستان مەسعود عەبدولخالق کابرایەکە لە هەولێر ئەم کابرایە بابەتێکی نووسی لەسەر مەلام سەفا ئەمە بابەتەکەیەتی بابەتان خوێنمەوە خۆشەویستە ببورن بەداخەوە نایڵن نانە دەنگم هەیە ئێستا خۆشەویستان دەنگم هەیە کێشە نییە دەنگم نەما نا هەمووی ڕیپۆرتدا خۆشەویستان ئەوە ئەو ڕیپۆرت و شتاکەن بۆ یەکە ئەوەی لێە کێشە نییە مەسعود عەبدولقادر لە یادی عەبدولخالق لە یادی مدنی مەلام سەفایە بابەتێکی نووسی بوو خۆشەویستان ئەمە بابەتەکەیەتی بۆی کە لە واقعەکان تێبگەن ئەڵێ کەس وەکو مەلام سەفا بێئومێدتر نەبووە لە پارتی ئەو ڕۆژەی وەفاتی کرد سەرتاسەری کوردستان تازەی بوو هۆیەکەی ئەوە بوو مەلام سەفا بە پێچەوانەی سەرکردەی ئێستایان زیاتر لایەنگری میلەتی هەژار بوو نەک بەرپرسی گەندەڵ و حیزبایەتی زۆریش بێئومێد بوو لەو بەرپرس و سەرکردانە وەسێت دەکات و دەڵێ حکوومەتی عێراق بێعەقڵە ئێمە داوای حکمی زاتی ئەەکەین کەچی ئەوان دەستی بە دەستیمان پێەکەن ئەگەر عەقلیان هەبێ سەربەخۆی تەواومان پێئەدەن ئینجا بزانە دوای 6 مانگ لێپرساوانی کوچی بەسەر ئەمیلەتە ئەهێنن ئاوا لە حیزبایەتی ئەوانە بێئومێد بووە زۆر بە سەحمەت لە سیرەی بارزانی لێدوانەکە دەست ئەکەوێت بە ناوی پارتی ئاخافتبێ یان وتبی من پارتیم هەتا بۆڵەتەنی جیهانیش ئەم بابەتەی نووسی بوو خۆشەویستە منیش هەستام کۆمنتێکم بۆ نووسی بۆ ئەم کۆمنتەی من سەدان لایشی بۆ هات عەزیزان مەسعود زانی کە لە ڕێگەی کۆمنتەکانی منەوە فەزاحەتەکەی ئاشکرا بووە بۆیە هەسان کۆمنتەکەی منیان سڕیەوە ئەمێ لێرەوە بە ئێوە بڵێم طبعاً ئەوەی مەسعود تەنها ماستاوە لەبەرەوەی ئەسڵ و ئەساسی نییە ئەو ڕاز ناکە کاتێ مەلام سەفا مرد نیوەی کوردستان نەک تەعزیە نەبوو بەڵکو بە پێچەوانەوە زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان پێی خۆش بوو و شایانە ژێڕا بەڕاستی کە مەلام سەفا مردووە چونکە کابرایەکی ئاشبەتاڵچی مردبوو کابرایەکی خائین مردبوو لەوەش بەدەر مەلام سەفا نەک بێئومێد نەبووە لە پارتی تا ئاشبەتاڵەکە سەرۆکی پارتی بووە عەقڵی بیرکردنەوەی بووە هەر ئەو عەقڵیش بوو کە ئاشبەتاڵی بە شۆڕشەکە کرد بەڕاستی و مەلام سەفا وەکو مەسعودی کوڕی کە ئێستا سەدان قسەی جوانەکە ئەو قسەیەشی هەر درۆیە ئەگەر کردبێتی بەڕاستی لە شوێ مەلام سەفا لایەنگری هەژاران بووە مەسعود عەبدولخالق تەنها بڕۆن کتێبەکەی دکتۆر مەحموود سۆرانی بخوێننەوە چۆن $1 ملیۆن ئەو کاتەی بردووە بۆ خۆی چۆن لەسەر 2000 دینار هینی فرۆشگا باوکی ئالی هەسینی کوشتووە
بڕۆن کتێبەکەی مەحموود سۆرانی بخوێنەوە دووبارە لە ساڵی هەفتەیە تاوەکو 74 48 ملیۆن دیناری ئەو کاتە پارەی حیزبەکە بووە هەر لە ماوەی ئەو 4 ساڵە تەنها لە ساڵی 75 25 ملیۆن دینار بووە خەزێنەی پارتی تەواوی ئەم پارانە کە دەیان ملیۆن دۆلاری ئێساکە هەر هەمووی مەلام سەفا و بنەماڵەکەی بردیان و خواردیان بۆ خۆیان کام لەگەڵ هەژارە نەبووە بۆچی ڕاستبوونین ئێوە مەلام سەفا هەموو ئەمانەی هەڵوشی بە چ زمانە تۆ بڵێ ئەمانە لەگەڵ هەژارە نەبووە لەو کاتەیشە ئەمریکا ئیسرائیل ئێران هەموو ئەمانە یارمەتی ئابووریشیان ئەدا مەگەر مەلام سەفا نەبوو سەدان لە کوردانی ڕۆژهەڵاتی قەتوعام کرد و ترۆریکردن و کوشتنی مەگەر ئەو نەبوو مێرگە سووریەکانی قەتوعام کرد کەچی جەنابەت دەیت بۆیە پاڕێتەوە ئەتەوێت لێمان بکەی بە گیڤارا بە ئەشرەفی شەریف لەلایەک کلکل لەگەڵ بەرهەم ساڵحا گرێدراوە لەلایەکی سەر لەسەری ڕەش بێ پێدوا بێ ئینسان ئەتوانێت بەم جۆرە تەعامل لەگەڵ ئێوە بکە لەسەر ئەمەشۆ تەحملی قسە و باسەکانی خەڵک ناکەن ئایا دەستگایەک خۆشەویستان لەسەر تەنها یەک بابەت لەسەر کۆمنتێ دەیان بابەت دژی من بڵاو کاتەوە لەگەڵ بنەماڵی بازانیا جیاوازیان چییە کامەتە ئازادی خوازیەکانی ئەمانە ئەگەر ئەمانە سبەینە ببن بە دەسەڵاتدار ئەبێ بڵێن سەد ڕەحمەت لە کفندزەکەی پارتی و بنەماڵی بازانی دوجار من ڕای خۆم وتووە ئەگەر لە هەولێر بوومایە ئەمانە ئەیان کوشتن بەڕاستی دوایە کە کۆمنتەکەی بنیسڕیەوە هەسام بابەتێکم لەسەر نووسی لەژێر ناونیشانی ئازادیەکەی مەسعود عەبدولخالق بە کورتی لەوێدا خۆشەویستان سێری ئەم چاواشەکاریە بکەن خەڵکی هەولێری بەشەرەف سێری ئەو چاواشەکاری ئەو دەستگایە بکەن بیان ناسن کە ئەمانە چ ماتریالێکن من بەدەق وتومە ئەوانەی لە هەولێردا ئەنیشن و بە ئازادی قسەی گەورە گەورە ئەکەن و هیچ کەسێک لە گوڵ کاڵتریان پێناڵێ هەمیشە لای من پیاوی بنەماڵەی بازانی بوون و ئۆکەیان لەوان وەرگرتووە بۆ خەڵەتاندنی خەڵک باشە خۆشەویستان ئەمان هەستاون لە هەموو بابەتەکەی من پەڕاندویانە دێڕێکیان هێناوەتەوە ئەوەیان پەڕاندووە کە ئەڵێم هەر کەسێ لە گوڵ کاڵتریان پێنەڵێت ئەویان پەڕاندووە بۆ چاواشەکاردنی خەڵک ئەجینا من بە گشتی قسەم نەکردووە وتومە ئەوانەی ڕەخنە لە پارتی و بنەماڵی بازانی ئەگرن و پارتی هیچ ناکا بەرامبەریان و لە گوڵ کاتریان پێناڵێت پیاوی پارتی ئێسەش ئەڵێم ئەوانەی ڕەخنە لە پارتی ئەگرن پارتی موچیان ئاەتێ نانیان نابڕێ شەکیان تێ هەڵ نادا ئازاریان نادا زیندانیان ناکە ئەوانە پیاوی پارتین و چاواشەکاریە بۆ ئەوەی بڵێن لە هەولێرە ئازادی هەیە خۆشەویستان ئایا ئەم قسەی من کوێی گشتگیرە من کوا لەگەڵ خەڵکی هەولێرم بووە جا دەستگایەک ئاوا چاواشە بکە ئەبێت چه ئەخلاقێکی سیاسی و کۆمەڵایەتیان هەبێ ئەمانە خۆشەویستان باشە دیسان وتومە لە خۆنی ئەمانە واتە ئەم گروپە قسەی گەورە گەورە ئەکەن لەژێر سێبەری پارتیا ئەژین و کەس ناڵێ پشتی چاوتان بروێ بەڵام مامۆستا هوشیار تیرۆر ئەکرێ لەسەر ڕای جیاواز ئیسماعیل سوسێیی 12 ساڵ حکم ئەدرێ لەسەر قسەکردن باشە پیاونیە بچووکترین ڕەخنە بگرێ لە پارتی بنەماڵی بازانی هەزار شەقیتی هەڵێن لە باددان و لە هەولێرە ئەی چۆن ئەم گروپە دانیشن لەوێ هەمووی فێلای جوان ماڵی جوان ژیانی شاهانە سیارەی جوان ڕەخنەش لە پارتی ئەگرن پارتی قسە ناکات ئەگەر ئەمانە کلک گرێدراوی پارتی نین لە حەقیقەتە ئایا ئەم قسانەی من شوێی خراپە بەڕاستی شوێی ناواقعی ئەم قسانەی من ئەمانە هێندە ساختن کەسیش لە گوڵ کاتریان پێناڵەیان لا بردووە و دێڕێکیان بۆ چاواشەکاری بڵاو کردوتەوە تا بیکەنە شتی گشتی باشە و لە کۆڵ خۆیانی بکەنەوە و یاری بە هەستی خەڵکی بە شەرەفی هەولێر بکەن و بڵێن ئەها ئارام محمەد لەگەڵ ئێوەیەتی باشە ئایا ئەم عەقڵە لەگەڵ عەقڵی پارتی بنەماڵی بازانیە چ جیاوازیەشەیە خۆشەویستان ئێوە خۆتان قرار بن بەڕاستی بۆ ئەوەی ئەمانە وەکو دەست خۆیان لەژێر سێبەری خەڵکی بە شەرەفی هەولێرا بشارنەوە کردویانە بە ماشێت و بڵاویان کردوتەوە بۆ سوکاتیکردن بە من هەر ئەم جۆرە کارکردنە ئەم جۆرە عەقڵە واتە پارتی بوون دەنگم هەیە بەڕێزان
لای من هەموو شتێ ڕاوەستاوە بەڵام من خۆشم قساکەم یان کۆمنت ڕاوەستاوە ببورن خۆشەویستان یەک دقە بۆسن بەرزام زانم لای منەوە چونکە شتەکان ڕاوەستاوە پێم وایە هەیە کێشەمان نییە دەنگ هەیە چێ وتوێتی هەولێر پارتیە زەحمەت نەبێ چێ وتوێتی ئەوانەی کە ئەڵێن هەولێر پارتیە ئەوانە بنەماڵەی بازانی و نۆکەرەکانیەتی لە حقیقەتە هەولێر لە سوێشی ئابەوە لەلایەن بنەماڵی بازانیەوە بە دەبابەی بەعز داگیر کراوە تەنها لە ساڵی 2009 لە هەڵبژاردنەکانە یەکێتی و گۆڕان نزیکەی 250,000 دەنگیان لە هەولێر ڕاهێناوە ئەمە جگە لەوەی کە لە ژێر حکمی دیکتاتۆرانەی پارتی و بنەماڵی بازانیە بووە جگە لە یەکگرتوو نفوسی یەکگرتوو نفوسی کۆمەڵی ئیسلامی نفوسی شوێعی هەموو ئەم بابەتانە کەواتە چی ئەو قساناکە بەڕاستی بەڕاستی من هینەکان نابینم خۆشەویستان ئەمێ بزانم کە ئایا لە ڕاستیە لایڤەکە دانگەکەم ئەگا بە ئێوە یان ناگات ببورن خۆشەویستان هەموو تەمەنی سیاسی و کۆمەڵە لە ڕاستیە لایڤەکە تا کێشەم نییە کێشە نییە ڕێنە کۆمیسیۆن وەستا بێ بەڵام پەیامەکە مەگا کێشە نییە بۆیە لێرەوە بە هەموو خەڵکی هەولێر ئەڵێم خۆشەویستان من لەگەڵ خەڵکی هەولێرم نەبووە لەگەڵ ئەم گروپەم بووە بە تایبەتی لەگەڵ ئێوە کە پارتی ئاوتان ئەدات باشە لەگەڵ ئێوە کەواتە بۆچی ئێوە لەژێر سێبەری پارتیا خۆتان نەشاردنەوە ئەفوو لەژێر سێبەری خەڵکی هەولێر خۆتان نەشاردنەوە ئادەی ئێوە وەرن چوار ڕەخنەی جددی خۆتانم دژی بنەماڵی بازانی پێ بڵێن فەرموو زەحمەت کێش دژی مەسعود بازانی دژی مەسعود بازانی بڵێن ئەگەر شەهامەت و ئازادیتان هەیە دژی یەک نێری بنەماڵی بازانی ئێوە قسەیەکتان هەبێت خوێنەران داواتان لێ یەکەم بڕۆن لاپەڕەکانی ئەمانە بخوێنەوە عەزیزان وەیە گەورەترین و باڵاترین شەهامەت ڕازگۆییە کە لە ئێوەیان نییە ڕازگۆیی لەگەڵ خۆتە لەگەڵ خودایە لەگەڵ ئینسانەکانە بەڵام بەداخەوە ئێوە ڕازگۆ نین هیچ کەسێ باسی پارتی بۆ من نەکا عەزیزان و خۆشەویستان ڕەخنەگرتن لە پارتی کەباب خواردنە باش ئەو ڕاستیە بزانن ڕەخنەگرتن لە پارتی قسەی پوچە بنەماڵەی بازانی بەس بۆی کێشە نییە ڕەخنە لەوان بگریت هەمیشە بنەماڵەی بازانی وتوێتی چی ئەڵێن بە پارتی بڵێن بەس باسی بنەماڵەی بازانی مەکەن تەنها بڵێن بەلا مستەفای ڕەحمەتی باوکی ڕۆحی کورد ئەوە بەسە بەڕاستی باشە هەتا ڕەخنە لە خۆیان بگرێت تاریفی باوکیان بکە ئەوان پێیان خۆشە مشکلیان نییە بەڕاستی خێڵی قاس قیرقیر من تێناگەم خۆشەویستان ئەمانە من بەچی تێگەیشتوون ئەوانە پێچێ کاڵ ئارام ئەحمەدیان ناسی بێ بەڕاستی کاڵ ناسی بێتیان هەرچی قازی ئێوە هەیە بقیژێنێ لای من قەلە باشکەیش نییە باباش بیزانن من حسابم بۆ ئاغاکانتان نەکردووە 30 لە ساڵی ڕەبەقە ئێوە چێن بەڕاستی وازانن لە قیڕەی قاس ئاسایی ئێوە منەترسم و هەڵدێم و ڕاکەم من بنەماڵەی بازانین بە پیاو نەزانیوە کە ئێوە نۆکەری ئەو بنەماڵێن بەڕاستی ئێستا ئێوەی تۆپەڵی ئینسان لەسەر خزی و بۆ پارە و بۆ پۆست من حسابی لەسەرەکەم من بەرهەم ساڵح بە شاگرد ڕاناگرم ئێستا پیاوەکانی ئەو گوێن بە منەدەن لە ستانداردەوە ئەمە جگە لە ستاندارد خۆشەویستان سەری ئەم ناوانەکە شوان ئاوارە سعید هەرچی دڵجاد جەعفەر ئەنوەر سەباح دکتۆر حیلمی هەیە کە پێی بەرهەم ساڵحە خۆشەویستان مامۆسای جامیعەی ڕاپەڕین بووە ئەم کابرایە کاندیدی حیزبەکەی بەرهەم ساڵح بووە دەرنەچووە عەزیزان ئێستا بەرپرسی بەشی سیاسەتی شارپرێسە یعنی ئەو بەڕێوەیە بە پیاوی بەرهەمە لەگەڵ کەمال ڕەوفا خۆشەویستان ئەویە سوکاتی بە ئارام ئەحمەد کرد باو هەموو پاشەڵەوە کە هەیەە باو هەموو ڕابردووە کە بەڕاستی هەیەە هەموو ئەمانەیش ئەم شەڕیان لەگەڵ مەسعود عەبدولخالقا بە هەرزانی هەموو پیاوەکانی پارتی بەرهەم یەکگرت و هەمووی هاتنە خەت بۆ تۆڵەکردنەوە لە من کە دژی بەرهەم و پارتی قسەم کردووە هەڵەدنی ناوێت کە چەندین ساڵە ئەندام پەرلەمانە و زۆڵانە ئەخوا و ورکپانەکە
ئومێد ئاوارە فەرمان بەشدار سەرتیب چەندین قەڵەمی تر هەموو ئەمانە لەم 24 ساعتە هاتنە سەرخەت بۆ جوێندان و سوکاتی بە ئارام ئەحمەد. باشە دوودا لە ڕۆژە ستاندار ئەلەی کوردستان 24 خۆشەویستان کاتێک کە قسە بە مەسئول بازانیە وترێت. باشە دەیان جەمال عەبدوڵڵا دەیان عەبدوڕەزاق عەلی هێناوتە سەرخەت بۆ سوکاتی بە ئارام ئەحمەد. مەسعود خۆی چووە قلێکی هێناوە، یەکگرتووی هێناوە، یەکێتی هێناوە، هەموو ئەمانەی پارتی هێناوە، پیاوەکانی بەر ببورن خۆشەویستان. ڕاستیەکەی عەزیزان من پێشتر وامەزانی ئەم مەسعود عەبدولخالقا پیاوێکی سەنگینە، من وا تێگەیشتم لاکەتە، وامەزانی پیاوێکی سەنگینە، پیاوێکی ئەمەیە، نەمزانی بە فوویەکی ئارام ئەحمەد بائیبە ئەچێ دەسەگرێت بە چەمکی کەوای دەیان کەسەوە تا خۆی بگرێتەوە لە بەردەم فوویەکی ئارام ئەحمەد. باشە دەیان کەسی لەبلەبانی چنووشی هێنایە سەرخەت بۆ لێدان لە ئارام ئەحمەد. باشە بەڵێ گۆڕانیشی هێناوە. بەداخەوە کاک مەسعود عەبدولخالق پیاوێکی سەنگین نەبوویتەوە، تۆ پیاوێ بووی بەرگەی یەک فووی منە نەگرت لە حەقیقەتە، لەبەرەوەی من ماهیەتان بۆ خەڵک دەرەخەم. باشە لێرەوە بە هەموو بە مەسعود عەبدولخالقیش ئەڵێم ئەو کەسانە هیچیان لە بەرخاتی چاوی کاڵی تۆ نەبوو کە پەلاماری ئارام ئەحمەدیانە، ئەوە تەنها بیانوویەک بوو، ئەوانە شەڕی کۆنەقینە لەگەڵ منی ئەکەن، خۆیان و ئاغاکانیان داخکراون لەلایەن ئارام ئەحمەدەوە. بەکر هەڵەدنی بە من ئەڵێ هیچ لەبارە نەبوو. باشە من بە جەنابت دەڵێم هەڵەدنی تۆ جگە لە ئەندام پەرلەمانی و موچەی کاش وەرگتن چی لەبارە هەیە زەحمەت نەبێ پێم بڵێ؟ ئایا دانیشتن لە پەرلەمان و سەفتە دۆلار وەرگری مانگانە بۆ خۆ حەپەلووشیکەی بۆتە قارەمانی و شت لەبارە بوو؟ یعنی تۆ بەمە شت لەبارە بووی ئەوە 8 ساڵە ئەندام پەرلەمانی ئەخۆت و ئەلەوە ڕێی مەگەر ئاربیجیت ناوە بەسەری ڕەشەوە ها دەسەڵاتی پارتی یەکێتی کەم کردوتەوە؟ با خوێنەران لەم قسەیان ببورن کاکەی هەڵەدنی ئەندام پەرلەمانەکەی یەکگرتووی ئیسلامی پاشنەی پێڵاوەکانم لە هەموو مێژوی تۆ زیاتر شتی لەبارایە با باش بزانین. یان پیاوەکانی بەرهەم هی پیاوە بە حورمەتەکە یا گروپی شاری کەمال ڕەوف بەسەرتانەوە ناچێ ئەوانە دەست بۆ هەموو شتێکتانە بەم لەمەولا با باش بزانین. یەخۆ ئارام ئەحمەد نەوەڕۆژێ 100,000 بابەتم لەسەر بنووسن واستان لێ نایەنم با باش ئەو ڕاستیە بزانین. دانەیەکی تیا هەڕەشەی کردووە گوایە ئاگرم تێبەر ئەدات خۆم و باوک و باپیرم ئەسووتێنێ بفەرموو بمسووتێنە لە ئێستاوە ئاگادار بن ئەگەر سەرتیب نازان سەرتیب شەیە چی وت دژی من ئەوە پاراست نیەوێتی ئەو پاراست ئیشی پاراست نەباست. بۆیە مەسعود عەبدولخالق بەدەیان کەسی وتووە بڕۆن پەلاماری ئارام ئەحمەد بکەن. ئەی پارتی بوون چۆنە خۆشەویستان خۆ پارتی بوون شاخ و جوێی نییە لەسەر ڕەخنە ئاوای بەرامبەر بکەن. بەڕێزان لە چەند ڕۆژی ئایندەیە لایڤێکم ئەبێ لەسەر تەواوی مێدیاکانی کوردستان پەیج و ئەکاونتەکانیان باشە ماڵپەڕەکانیان کە هیچێ کێ پارەیان هاتێ یەکەیەکە ناوی کەسەکان ئەبن بەڕاستی باشە چۆن مانگانە ملیۆنەها دۆلار سەرفەکرێ بۆ ئەمانە بۆ ئەم خەڵتانە سەرەواوێکیش بە دنیای ڕۆژنامەگەری زیاد نابێت. عەزیزە خەڵکی بە شەرەفی هەولێر باش گوێم لێ بگرن بەفیتی ئەوانە هەڵمەپەڕن ئەوە ئارام ئەحمەد 30 دانە ساڵی ڕەبەقە دیفاع لە خەڵکی هەولێر و بادی نانەکات. باشە ئەوە ئارام ئەحمەدە بەڕاستی ئەوە ئارام ئەحمەدە هەر ڕۆڵەیەکی هەولێری یەک شەقیتی هەڵدرابێ من 1000 کەڕەت پەلاماری بنەماڵەی بازانی و ئەو چەتانە ماوە بەڕاستی بە هەموو ئەمانە نەیانتوانیوە بەقەدەری یەک لایڤی من پشتیوانی لە خەڵکی هەولێرکە و لە خەڵکی بادنانی بکات. لەبەرەوە بڕوا بەوانە مەکەن کە دێڕێکی من ئەدزن و سەر و کلچیەکەن و بڵاویەکەنەوە بۆ چاواشەکاری ئەوە بێڕێزیە بە ئێوە نابێ قبولیکەن بەڕاستی. بۆیە هەمیشە وتومەوە ئەیڵێمەوە لە هەموو هەولێر و بادینانە هەر کەسێ بەڕاستی دژی بنەماڵەی بازانی بێ یان زیندانیەکەن یا شەربەدەریەکەن مەگەر ئەم قسەی من کوێی خراپە خۆشەویستە ئەمانە ئەڵێن نەخێوانییە پارتی ئازادی خۆزە ئەوە تا ئێمە لە هەولێر قسەیەکەین و ناشکوژێن و ناشگیرین
دەزانم زۆربەی هەرە زۆری خەڵکی هەولێر دژی بنەماڵی بارزانیە من ئەمە باش ئەزانم بەڵام بەداخەوە ناتوان قسە بکەن چونکە چەک و زیندان چونکە تەعدا حکومەکە لە هەولێرا بەڕاستی ئەم قسەی من کوێی خراپە من ئەزانم مەسعود عەبدولخالق ئەم وەسعەی بە پارەیە کڕی بۆ ئەوەی تۆزە ئیبراز بێ خەڵک بیناسێ و پارتی بوونەکەشی زەق بێتەوە بە تەواوەتی خەڵک بزانێت باشە تۆ بڵێ لە تەواوی بابەتەکەی منە یەک پەرەگراف دەربێنیت کلک و گوێی بکەیت بە عەقڵی خۆی ئەبە هەستی هەولێریەکان ئەوروژێنێ بێئاگا لەوەی کە گاڵتە بە شعوری خۆیەکە بەڕاستی چونکە مێژوو پەتی درۆ کورتە بەڕاستی ئەگەر مەجموعەیە خەڵک جوێنان بە منداوە لەسەر ئەوە سبێنێ پەشیمانە بنەوە بەڕاستی ئەزانن کە ئێوە درۆوەکەن بۆیە ئەگەر ئێوە وەکو پارتیەکان وەکو هەمان عەقڵی پارتی چاواشەکار نەبوونایە دەبوو لانی کەم چەند پەرەگرافێکی پێشتر و دواتری بابەتەکەم دابنێن نەک بە یەک دێڕەوە چاواشەکاری بکەن بەڕاستی ئەم عەقڵە هەمان عەقڵی پارتیە ئەمە هەمان عەقڵی قوتابخانە گەمژانەکەی مەدام سەفایە کە گاڵتە بە هەست و شعوری خەڵکەکەن بەڕاستی نابێ خەڵکی هەولێری ئەوە لە ئێوە قبوڵ کا بەڕاستی ئەبێ پێتان بڵێ ئێوە بۆ فێڵەکەن ئێوە بۆ درۆکەن باشە ئەبێ بیان ناسن ئەمانە چ ماڵێکن ئەبێ پێیان بڵێن بۆچی شەڕی شارچێتی و ختووکەدانی هەستمان ئەکەن ئێوە بۆ قازانجی خۆتان باشە بۆ ئەوەی مەسعود عەبدولخالق بیشارێتەوە کە لە ساڕۆژی مردنی مەلام سەفایە چ نۆکەرایەتێکی بۆ بنەماڵی بازانی کردووە چ گوڵێکی بە ئاوایەوە بەڕاستی باشە هەر ئەم جۆرە کارکردنی ئێوە واتە پارتی بوون بەڵێ کان مەسعود عەبدولخالق چاوەڕاستەکەی من ئەوانەی وەک جەنابەت دوو ڕخنەی سەتحی لە پارتی ئەگرن و چوار جاریش بە باڵای مەلام سەفا و باوکی مەلام سەفادا هەڵ ئەڵێن عەقڵی پارتین باشە پارتی چەقاندوونی پارتی ئاوێن ئەدا باشە تا بڵێن لە هەولێرە ئازادی هەیە تێگەیت تا بڵێن خەرچی ڕەخنە ئەگرێ ئەم ڕەخنەگرانەی کە وەکو تۆوان ناتوانن لە گوڵ کاتر بە بنەماڵی بازانی بڵێن ڕەخنەیە لە پارتی ئەگرن دوو دانە بابەت و سێ بابەت ئەنووسن لە شاباش بۆ مەلام سەفا خۆشەویستە وەکو ئەوەیە بڵێ بە من بڵێ وەڵای ئارام ئەحمەد تۆ پێیشی خراپیت و گەندەڵیت و بەخوا ئاوا نابێ و بەڵام بەخوا پیاوی باوکی پیاوێکی زۆر محتەرەم بوو زۆر باش بوو ئەوە بوو واژ نەبێت ئەمە ئاوای بڕواتە نەبێ خۆشەویستە ئەوەی مەسعود عەبدولخالق لە یادی مردنی مەلام سەفا نووسی بووی مەسعود خۆی لە ڕووی نایە ئەوە بنووسێت باشە بۆ ئەوەی ئەوە بشارێتەوە فێڵ بازانە هەستی شارچێتی دەوروژێنێ و ئەزێن دەتوانێت کڵاوکار سەر خەڵکی هەولێر هەتا ببورن بەداخەوە ئەوە هەمووی ئەوان ئەواکن کێشە نییە بە خۆشەویستە مێ پەیامەکەکە دوای هەمووی ڕێگەی کێشە نییە ئەوەی مەسعود عەبدولخالق نووسی بووی خۆشەویستان بڕواتانە بێ مەسعود بازانی پێی عەی بەشتی وا بنووسێت ئەزانم وەستا پێی عەی بەشتی وا بنووسێت باشە بۆچی ژوای کرد بۆ ئەوەی فێڵ بازانە هەستی خەڵکی هەولێر بوروژێنێ و کڵاو بکاتە سەر خەڵک عەزیزان پارتی بوون چییە من زانستیانە قساکەم نانە دەنگم باشە دەنگ هەیە و هیچ کێشەیەکم نییە خۆشەویستان دەنگ هەیە ئەزانم وەستا بەڵام ئێستا دەنگ هەیە ببورن خۆشەویستان ببورن ئەوە ئاوایە ئیتر بۆیە من حەزەکەم چی ئەکەن لە لایڤەکەما بیکەن جەماعەتی ستاندارد چی ئەکەن بیکەن مهم وەیە خەڵک بتان ناسێکە ئێوە چی مهم وەیە ماهیەتەن دەرکەوێت کە ئێوە چ کۆمەڵی ئینسانی شەیتان و خۆتان لە گورگن و خۆتان لە هینی مەڕا ئەوە کردووە شاردوتەوە عەزیزان خۆشەویستان کێشەکە ئەوە نییە مەسعود عەبدولخالق یا فڵان و فیسارەکان ئەندامی کارای پارتی و پاراستن بن ئەگەر وابایە هیچ کێشەیەکمان نەبوو خۆشەویستە کابرایەکە و ئەبێتە پارتی و هەزاران و دیان هەزار پارتی هەیە ئێمە کێشەمان ئەمە نییە کێشە ئەوەیە کە تۆ پارتی نەبیت و وەکو پارتی بیکەیتەوە پارتی نەبیت و ئەرچی کادرێکی نەخوێنەوەری پارتی جێبەجێ بکەیت باشە پارتی نەبیت و بە باڵای مەلام سەفا هەڵبڵێیت خۆت بە ئۆپۆزیسیۆن و ڕەخنەگر بزانیت و بکەیتە خزمەتی دەسەڵاتی چەتەکانەوە ئەمە عیبە بەڕاستی ئەگەنا من ئەزانم کە ئەم مەسعودە کادری پارتی نییە بەڵام عەقڵی پارتیە کارکردی پارتیە خزمەتی پارتیەکە بەڕاستی ئەمەیە کێشە پرسیارەکە ئەوەیە خۆشەویستە هەمووتان گوێ لەمە بگرن بۆچی هێمن بنەسڵاوەی سەری ئەتراشێت و ئاودی دێگەڵاکرێت بۆچی هێمن مامەن لەسەر ڕەخنە دەگیرێت و زیندانی ئەکرێ و دوایی ناچار ئەکرێ هەولێر بەجێبێڵێ و ڕاکە بۆ سلێمانی
بۆچی چەندین ڕۆژنامە نووس و مێدیاکار لە هەولێرە تێڵاباران ئەکرێن خوێناوی ئەکرێن وەکو هاوڕێ کوردی وەکو ئیبراهیم عەباس وەکو نیاس عەبدوڵڵا و چێو ئالەم بابەتانە ئەی بۆ ئەمانن لەگەڵ کاتیان پێ ناوترێ بۆچی شێروانی و هاوڕێکانی بۆچی دەیان کەسیتر لە بادینانە دوو قسەیان کردووە چەندین مانگە لە زیندانن حکمی 6 ساڵیان ئەدەن بەڕاستی بۆ چییە بۆچی لە هۆڵەندا پارتیش هەوڵی لە ناوبردنی من ئەدا ئەی ئەوان چۆن ئاوا بوو باشە ئەوە تا مەسعود بازانی سندیکاکەی بردووە بە ناوی ڕۆشنبیرانەوە بانیان ئەکا بە ناوی ڕێخستنەوەی کاری ڕۆژنامەوانیەوە بە ناوی سندیکاوە باشە ئەچێ پرۆژەیەک داڕێژێ بە دڵی خۆی بە دڵی مەسعود بازانی ناویشیان ناوە ڕۆژنامەوانی و قسە قۆڕانە بەڕاستی یعنی هەچی ئازادی و هەموو ئەنە لە قاڵب ئەدا بە قازانجی خۆتە ئێوەش دانیشتون لە هەولێرە لە تەڕە خۆن و لەوەشکیش ئەخەون و ئێشتا ئەیشتانەوێ هیچ کەسێک ناوتان نەبە ئەم یاریە کۆنە کاک ئەم یاریە کۆنە خۆشەویستان کاتی خۆی ئەم مەسعود بازانیە کە لە پاڵتا کابووم زوو بە کابرایەکی دۆڵەمەڕیە جوابی ناردبوو بوو ئەم ئارامەحمە وتبووی چی ئەڵێ دژی حکومەت بابێڵێت چی دژی سەرکردایەتی پارتی و پارتی ئەڵێ دەستی خۆش بۆ بابێڵێ بەس پەلاماری بنەماڵەکەمان نەدا چیشی بوێ بۆ یەکێ ئەمە عەقڵیەت و تێگەیشتنی بنەماڵی بازانیە خۆشەویستە بەندەیش ڕێک پێچەوانەم کرد و تەنها لە بنەماڵی بازانیمدا باشە خۆم توانی بەژێ مەسوولم کردایە و خۆت ئاسا قسەی زلمە کرد دژی پارتی و ئەلەم بابەتانە و لە هەولێریش پیاسەم ئەکرد و بەخۆ ئەجاجاش ئەڕۆشم بۆ سەهۆڵەکەی سێمانی بۆ خۆم پیاسەی خۆم مەکرد و تەواو هیچ کێشەیەکم نەبوو باشە بەڵێ سەدبارەیەکەمەوە ئێوەمانان کە بەڕاستی قەسم ئێوەیە ئێوە کە ڕێختە لە پارتی ئەگرن وە کەس لە گوڵ کەڵتتان پێناڵێ بە جۆرێ لە جۆرەکان لە خزمەتی پارتی بنەماڵی بازانیە بۆیە بە ناوی هەولێرەوە قسە نەکەن ئێوە ئەو شارتان ڕەشپۆش کردووە ئێوە ئەو شارتان بریندار کردووە شارێک کە دژی بەعز جەنگاوە ئێوە ڕاتان وەستانوە ئەم جۆرە کارانەی ئێوە وای کردووە لە ناو هەولێری شامتمانەی کوشتووە بەڕاستی نووسەری قەڵەمفرۆش شاعیر و هونەرمەندی قەڵەمفرۆش مامۆسای زانکۆی قەڵەمفرۆش دادگا و دادوەری قەڵەمفرۆش ئێوە بوون واتان کرد هەولێر بێ بە ماعەسکەری پارتی و بنەماڵی بازانی باشە بۆیە لە ژێر ناوی خەڵکی بە شەرەفی هەولێرە قسە نەکەن ئێوە ئەو مافەتان نییە بەڕاستی بۆتان نییە بەدەیان مقابلەم بینیوە لە NRT و تیڤیەکانەوە گەنجانی هەولێر پارەیان نییە یەک عەرەبانەی دەستی بکڕن و حەماڵی پێ بکەن ئێوەش بە ناوی ڕەخنەوە باشە پارتی لەبەر هەمساڵح لە قەیوان لەو پارە وەرەگرن بە حەیاتی کاسبی ناکەن و شاهانە بۆ خۆتان ئەژین بەڵام گەنجانی هەولێر عەرەبانەیەکیان پارەی عەرەبانیشیان پێ نییە بڕۆن بیکردن و حەماڵی پێ بکەن چۆنتان لە ڕووی ئێوە بە ناوی خەڵکی هەولێرەوە قساکەن بەڕاستی چۆنتان لە ڕوویەت باشە چۆنتان لە ڕوویە بەڕاستی جا شوان نایەک گەردیە ڕەنگە خزمی ڕسوە گەردیش بێ شتێکی لەسەر تەکلیفی مەسعود عەبدولخالق شتێکی دژم نووسیوە شانی بەزەیە بەڕاستی باشە من ئوسلوبیشم وایە هیچ کاتێ تاقەتم نییە مناقەشە لەگەڵ ڕاعیەتە تێگەن خۆشەویستە بە من نەڵێن تۆ لە ئەوروپایە و شمشێرە تیژە من لە ئەوروپاش هەوڵی کوشتنم ئەدرێ فەقیر تۆ سوزانی بە تۆ لە هەولێرا بۆ خۆ پیاسەیەکی من لێرەش ناتوانم پیاسەکەم بە ئازادی ئەی چۆن شارچێتی خۆشەویستە میلەتێکی زوڵم لێکراوی قوربەسەری وەکو کوردی داماو باشە تۆ بێ لە سێ شارە باوەشێنی شارچێتی کەیت سێری ئەوە ڕێک تەسەوری پارتی خۆشەویستان هەمان ئەخلاقی پارتی وێچێتی خۆشەویستان باشە کێشەی من لەگەڵ ئەمانە ئەوەیە هەموو ئەمانە لە یەکگەشن خۆشەویستان یەک ئەقڵە یەک کەلتورە یەک جۆری بیرکردنەوەیە تەنها لەسەر بەژەوەندیەکانی خۆیانە ناکۆشیان هەیە ئەمەوێ بەشی خۆی برێ ئەوێ بەشی خۆی برێ ئەگینا هیچ نییە عزیزان پارتی بوون ئەوە نییە تۆ لە لەقێکی پارتیا دەوام بکەی یان هەویە زەردەکە بخێتە گیرفانتەوە بەڵکو چۆنیەتی جۆری بیرکردنەوەیە عزیزانی من چۆنیەتی کارکردنە بەڕاستی هەر ئەم کارکردنەی ستاندارد و مەسعود عەبدولخالق و ئەمانە بۆ خۆی عەقڵیەتی پارتی بوونە لە حەقیقەتە بۆ خۆی پارتین ئەمانە لە عەقڵ و کردەوەیە مەرج نییە هەوەکان لە گیرفانە بێت
بۆچی کاک مەسعود عەبدولخالق ئەدەوێ ماساوەکەت بۆ بنەماڵەی بازانی لە ڕۆژ لەدایکبوونی مەلام سەفایە پیا هەڵدانەکرد بۆ مەلام سەفا لە ژێر ناوی منە لە ژێر ناوی هێرشکردن بۆ منە بشاریتەوە بەڕاستی تۆ تازە ئیشەکە کردووە خۆ ناتوانین بشاریتەوە لاقەتە وازانی من نازانم کە تەواوی ئەوانێک کە لە دەورتان بەرهەم ساڵح پارەکەیە وازانی من نازانم مەسعود عەبدولخالق تەنها واجهەکەیە وازانن من نازانم ستافەکە چەند کەسن و چەندە پارە وەرەگرن لە بەرهەم ساڵح و لە پارتی و لە قیوان و لە چۆلەشێوانە بابەتانە عەزیزان کێشە نییە وەستا کێشە نییە ئەوە هەمووی ڕیپۆرت ئەکرێت لەلایەن ئەوانەوە خۆشەویستانی من عەزیزی من ئەروا بڕۆیان بە ئازادی هەیە ئەبێ هەر خەریکی ڕیپۆرت بن بەخوا هەموو هەفتەی لایفتان لەسەرەکەمەوە باش بزانن مەسعود عەبدولخالقی چی هەموو گروپەکە یەکەیەکە ڕسواتانەکەم باش بزانن قەسەم بەخوا لێتان نابڕمەوە هەتا یەک ساڵی کە دەیان لایفتان لەسەرەکەمەوە جا بە ئەم لایڤە لێ بکەن دوانی کەوا لێ بکەن چواری کەوا لێ بکەن یەکەیەکە ئابڕۆتان پێوە ناڵم سوێن بە ئیلاهی سوێن بەخوا یەخوا کە شاخی ئارا مەحموود نەگیرێنێ تێی کاکە تەواو ئەوەی شەڕ لەگە مناکە ئیلا ئەبێ لوتی بەم کێشە نییە چاوەکە بەداخەوە کاک مەسعود عەبدولخالق تۆ مانی 500,000 دینار خانشینە هەیە ڕۆژانە چەندین کەس دایان کەسێتە ماڵەکەت ڕۆژ نییە 200 دلار سەرف نەکەی ئەو پارەی لە شوێنەوە زەحمەت دەبێت چی ئەداتێ سەرچاوی داهاتی لە شوێ زەحمەت دەبێت ئەی قەرار نەبوو لە لیستەکەی بەرهەم ساڵحە بکەن بە سەرۆکی لیست یان جێک دەکەی ئادەی بەرهەم ساڵحەکەی تۆ چ خێرێکی بۆ کوتە بۆ زەحمەت نەبێت چ فدیان ڕستێ بۆ دەڕاستیە دێ بۆ مەگەر هەموو ئەم پەلە قاژەیە بۆ ئەوە نییە ئەوانشی کە ماساو بۆکەن بۆ ئەوە نییە لیستێ دروستکەن و ببن بە ئەندام پەرلەمان بۆ خۆتان پارە بخەنە جیفانتان لە بەغا هەر بۆ ئەوەیە هەمووتان بۆیە باسەکە ئەم شار و ئەو شار نییە بەڵکو هەولێت داگیر کراوە لە ناو بنەماڵەی بازانیەوە و کەس ناتوانێت دوو قسەشکە ئەی خەنە زیندانەوە من دەمەوێت ئێوە ڕاستگۆ بن ڕاستگۆ ئێستا من خۆشەویستە من لێرەم هەموو قسەیەکەکەم ئازاد باشە هەرچەندە لێرەش گیان و ژیانم لە خەتەرایە بەڵام وەکو هەولێر یا وەکو بادینان ژێرچە بۆشی پارتیە لەوێ بم ناتوانم ئەم قسانە بکەم ئەم کوژن ئەمە ئاساییە ئەبێ ئاوا خۆم بیلێم ئاساییە ئەگەر من لە هەولێر بوومە هەموو کاکە وەڵام ناتوانم ئاوا قسە بکەم بەڵام کورد قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر دەستێ ناتوانی بیبڕی ماچی مەکە ئێوە بۆ دەستی بنەماڵەی بازانی ماچەکەن بۆ ماساوەکەی بۆ بنەماڵەی بازانی کەواتە مەڵێن ئێمەش لێرە هەموو شتێ ئەڵێن نایڵێن ئێوە پارە وەرگرن ئێوە خۆشیێن بەڕاستی وەکو وتم کورد ئەڵێ ئەگەر دەستێ نەتوانم بیبڕم ماچی ناکەم بەڵام ئێوە دەستی بنەماڵەی بازانی ماچەکەن دەستی مەلام سەفا ماچەکەن کاک مەسعود عەبدولخالق باشە ئەم مەسعود عەبدولخالقا دوو ڕەخن لە پارتی ئەگەجانە خوێنەوەریشە خۆشەویستان خۆ نازانێت قسە بنووسێ بەڕاستی منەوە مەزانی شتە زانێ هەر نەخوێنەوەر لە واقع و کابرا هیچ شتێ نازانێ دوو ڕەخە لە پارتی ئەگرێ شۆزەوە بەڵێ مەلام سەفا هەڵەیە بابە پارتی چییە ئێوە ڕەخنەی لێگرن کوا شتێکەیە بە ناوی پارتی و ئەم قسە قۆڕانە کاکە ئەوەی هەیە بنەماڵەی بازانیە بنەماڵەی بازانی لە پارتی دەرکە شتێک نییە ناوی پارتی بێ ئەمە بخەنە مێشی خۆتانەوە نییە پارتی تۆ ڕەخە لە پارتی ئەگری بەنووسینێ بە باڵێ مەلام سەفا هەڵڵێت باشە ئەو شوانە ناوە خۆشەویستان وێنەیەشی بەشانازی و لە بەردەم وێنەی مەلام سەفا داگرتووە جابڵایی کردوێتەوە بە شانازی و لە بەوێنەی مەلام سەفایە باشە چووەتە لوبنان لە پەنا پەیکەرەکەی پەیکەری مەلاسا لە مۆزەخانەیەکە ڕسمی گرتووە بڵاوی کردێتەوە خۆشەویستان هەموویم لەلایە دوای توانین بیبینێ ڕاکەتە خۆشەویستە باشە هەر بە مەرحوم و باوشی ڕۆحی کورد و چیوشی مەلام سەفا قساکەن ئاوا قساکەن هەموو ئەمانە ئەگەر منیش بڕۆ وێنەیەشی ئاوا لە بەردەم ڕسمی مەلام سەفا بگرم و بە شانازیەوە بڵاوی کەمەوە وەڵا پارتیش مێ ناکە ئەڵێ ئافەر کاگارامی مێتۆ مەلام سەفا قبوڵە هیچ کێشەیەکی نییە ئێوەش ئاوا لە ئیشەکە ئازان باشە من کەسێکی یاخیم کاکە من بە ئێوە پاشەکشە ناکەم ئێوە خاوەنی ماڵی خۆتان خاوەنی موچەی خۆتان خاوەنی پارەی خۆتان ئازادانە بە خۆتان لە هەولێرە ئەژین لە سلێمانی ئاژین لە بەغای ئاژین کەس لەگەڵ گەڵتەن پێ ناڵێ کەواتە ئێوە خەڵکی گومان لێکراون کەواتە ئێوە دووفاقی کارەکە ڕەخنەیە لە پارتی بگرە گۆرانێ بۆ مەلام سەفا بڵێ ڕەخنەیە لە پارتی بگرە گۆرانێ بۆ مەسعود بازانی بڵێ کابرایەکی تریانەی خۆشەویستان ئەڵێ ئێمە تۆ هەر بە پیاو نازانی تۆ سەری ئەو ڕەخنەیە تۆ سەری ئەو ڕەخنەیە خۆشەویستە
ئێمە تۆ بە پیاو نازانین سەری ئەم تەفسیرە هەفتەیە بەر لە ئێستا خۆم بە مەسعود بارزانی وت کە من هەست ئێوەم بە پیاو نەزانیوە جایەن دیفاع لە مەسعود بارزانی ئەکەن و قسەکەی خۆم پێفرۆشنەوە لە حقیقەتە بۆی پارتی بڵێ ئافەرم کارێکی باشان کردووە کارۆخێکەیە کە گوناحیشە بەڕاستی ناوی بەرم لە تورکیا خوێندنی تەواو کردووە خۆشەویستان بە پارەی تورکیا لە NRTش قسەی بە تورکیا هەڵێت لەسەر پردی دەلالیش قسە بە بنەماڵی بارزانی هەڵێ تا جێگای سیقە بێت خەڵکی گوندی سەرنێڵە لە دۆڵی باڵەیان عەزیزە باشە دوو سەرەیە پیاوی میتی تورکە پیاوی پاراستنیشە خۆشەویستە باشە GPS داناوە بۆ پەکەکە لە منتیقەی قەندیل و ئالۆ بابەتانە هەرچی ڕاپۆ لەسەر پەکەکەیە لەو سنوورانە ئەوێتی بە پاراستن بە میتی تورک خۆشەویستان باشە پەکەکە لە نزیک بارەکایشی خۆیان هەستەکەن کە ئەم کارای بە تووشی قساکە ئەوە بوو ماوەیە گرتیان لە دواییە بە تەکلیف و تەکلیفکاری و بێنەوە بەرەوەانە بەسەر یاساغ نەبووە وەرحاڵ گرتیان ئەگەنا بە دەقیقی ئیش بۆ پاراستن و ئیش بۆ میتی تورکەکە کەسی بە منەڵێ ئێمە هەرتۆ بە پیاو نازانین من نامێ میت بە پیاوان بزانێ کاکە من نامێ پاراستن بە پیاوان بزانێ من نامێ پارتی بە پیاوان بزانێ کاکە خۆ بە زۆر نییە نامێ ئەگەر پارتی من بە پیاو بزانێ میت من بە پیاو بزانێ گومان لە کەسایەتی خۆمەکەم ئەو کاتە من کەواتە من ئینسانێکی بێنرخم کە کابرایشی میت و کابرایشی پاراستن و پارتی و بنەماڵی بازانی من بە پیاو بزانم ئەو بۆ من عیبێ داکەتە بۆ من شانازیەکەم کە ئێوە من بە پیاو نەزانم باشە تۆ لە هەولێرەوە گوێن بە پارتی ئەڵێ ڕاستەکەی بەڵام لەبەرەوەی متمانە پێیاکەی بچی جاسوسیکەی بەسەر پەکەکەوە بۆ میتی تورک وازانی ئاگام لێنێ لام هۆشتانە باشە هەر ئەمما کاک مەسعود عەبدولخالقا پیاوی یەکێکە لە پیاوەکانی بەرهەم ساڵح پیاوە بە حورمەتەکە لە دیوەخانەکەی ئەوە ئەژی ئەگەر وانە ئەو چوارم دەربێن بزەنە وایە ئەوانە کەچیەن قسەکانی من ئەبەن ئەیکەن بە مەسەلەی شارچێتی وڵا ئارام مەحموود بە گشتی قسەی کردەوە باسی هەولێری کردووە ڕووتان ڕەش بێ بۆ خۆتان و بۆ درۆکردن باشە هەولێر 140,000 دەنگی بەس بە گۆڕاندا لە 2009 باشە من باسی گروپەکەی عەبدولخالقم کردووە مەسعود عەبدولخالقم کردووە نەک هەموو خەڵکی هەولێر خەڵک لە هەولێرا هەیە ئەیژنووسێ دشی بنەماڵی بازانیە بێنانە بێوەزعە شەقی تێڵە درێ زیندانیە کرێ من ڕێزم بۆ ئەوانە هەیە داحقیقەتە ئێوە بۆشی درۆ بەناوی منەوەکەن بۆشی ئەسەر ڕەسمی من ئەبەن و یەک دەر ئەنووسن کە ڕەبتی بە منەوە نیە ئەو قسەی مشتی وام نەوتۆ لە حقیقەتە ئەتەوێ بڵێ من ئەگەر من دەرشم لە بەغا گوێڕایاتە من بنەماڵی بازانی ئەمانە هەمان عەقڵی پارتی وێشێتنی خۆشەویستان من بۆیە شەڕم لەگەڵ هەموو ئەمانەیە بۆیە یاخی بووم لە هەر هەموو ئەم شتانە بەڕاستی باشە عەزیزان و خۆشەویستانی من یەک خۆلاستان بەمێک هەموودا تێبگەن چۆن ئەتوانی کەسێک دەستنیشان کەی کە ئەمە پارتی یەشێتی ئەمانە نییە بە چییە؟ ئەبێ بە ئەفکاریە بە کرداریە بە هەڵوێستەکانیە باشە بە تێڕوانینی بۆ مەسەلەی خێزە بۆ مەسەلەی ژن بۆ مێژوو بۆ کۆمەڵگا بۆ ئەلەم بابەتانە ئەگەر وەکو پارتی و بنەماڵی بازانی بیری کردەوە ئەوە هەر پارتیە چونکە هیچ فەرق ناکە خەڵک وە ئەزانێ من وتومە مەسعود عەبدولخالق پاراستنە و پیاوی پارتیە باسەکەی من ئەمە نییە خۆشەویستان شەڵا پارتی بووایە ئەگەر پارتی بووایە ئاسایی بوو ئەمە ئەوکو هەزاران هەزار پارتی کە من پارتی و تەواو بەڵام کێشەکە ئەوەیە ئەڵێ پارتی نیم و هەمان عەقلی پارتیشی هەیە باشە ئەڵێ من دژی پارتیم و ئۆپۆزیسیۆنم بەڵام هەمان دنیا بینی پارتی و بنەماڵی بازانی هەیە یەک درۆ بۆ خەڵکەکات فایل ئەپێچێتەوە خۆشەویستە باشە ئەچێ لاپەڕەیەکی من لە یەک هینی منە لە یەک وتاری منە یەک دێڕ ئەبا ئەچێ دێڕەکە خاتە ئەیکا بەشەی شاچێتی و ئالەم بابەتانە ئەوە چییە ئەوە چییە ئەوە چییە ئەوە چییە باشە باوکە ڕۆ چەنە لە منەتەسن ئەمانە خۆشەویستان وەرە عەزیزان لایڤێ بکەی ئاوا لێو بتۆقن کورە خۆ تۆقی و نێم کورە با بەخۆ ئەم لایڤش ئاوا لێ بکەن ئەی سبێشەوە چیەکەن هەفتەیەکی تر چیەکەن دوو هەفتەیەکە چیەکەن سێ هەفتەیەکە چیەکەن مانگە کاکە شەڕی من تاوا نابێ خۆ تازە وەڵڵی مەسعود عەبدولخالق واسی لێ نایەنم با باش بیزانی بەخوا ئەوانەی یەک دێڕان نووسیوە لە سەرۆژی ئایندا یەکەیەکە فایلەکەتە ئەیرا بڵاوکەم یەکەیەکە ڕسواتانەکەم لە دەست من دەرناچن یەخوا کەس شەڕ شاخی ئارام مەحموود نەگیرێنێ کاکە یەخوا کەس شەڕی ئارام مەحموود نەکا
تازە واستان لێ نایەنم جەماعەتی ستاندارد و مەسعود عەبدولخالق بەخوا واستان لێ نایەنم بەخوا ئەم لایڤێشم ئاوا لێ بکەن لایڤتان بۆ ئەەکەمەوە دەیان هەزار کەس کۆکەمەوە لەسەرتان بۆ کوێ ئەچن ئێوە لە دەستی من کاکە فەقێ مەسعود عەبدولخالق بۆ کوێ ئەچ بۆیە عەزیزان ئەمانە هەمان ئەقڵن هەمان بیر و بۆ چوون باشە من ڕەخنەم لە هەموو سلێمانی هەولێر بادینان هەموو شوێنێک تۆڵم بۆ بێدەنگن حەقی خۆمە ئەوە ڕەخنەیە احتیاجیە باشە بۆیە ئەبێ خەڵک دەشتەکان تێبگا خۆشەویستان بۆیە عەزیزان من لە کۆتایی قسە و باسەکەمە بە هەموو خەڵکی هەولێر ئەڵێم خۆشەویستان ئەو دێڕەی کە مەسعود عەبدولخالق و گروپی ستانداری ساختەکار بردیان ئەو دێڕە هینی من نییە ڕاز ناکەن هەموو نووسینەکەی منیان نەبردووە بەڵکو لە نووسینەکەی من کلکوجویان کردووە یەک دێڕیان بردووە کەوانیە کەواتە ئەوان درۆزنن ساختەکارن من بە گشتی قسەم نەکردووە بەرامبەر بە خەڵکی هەولێر بەڕاستی بەڵام ئەمانە چونکە هەمان عەقڵی پارتیان هەیە چونکە هەمان عەقڵی بەرهەمە لووسیان هەیە چونکە هەمان عەقڵیەتی ئەو دەسەڵاتیان هەیە دێن چاواشەکاریەکەن بەڕاستی چاواشەکاریەکەن باشە من ئێسس قسەکەی خۆم دوو جار وتومە تۆ ئێستا سێبارەیەکەمەوە وتومە هەر کەسێ لە هەولێرە هین ئەفوو ئەوانەی لە هەولێرە ڕەخنە لە پارتی ئەگرن و پارتی لە گوڵ کاڵکریان پێناڵێ ئەوانە ئیش بۆ پارتیەکەن ئێسش ئێڵە بەڵام ئەوان لە گوڵ کاترەکەیان لا بردووە کردوانە بە دێڕێکی تر کە ئەوە دێڕی من نییە ماناکەی دەسەدا بەڕاستی چونکە من لەگەڵ ئەوانەمە لەگەڵ ئەوانەم نییە کە بەدەستی پارتی ئازاد ئەچێژن لە هەولێرا بەڕاستی هەموو ئەو پیاوژنە شەریفانەی کە دژی بنەماڵی بازانین ئاوارە ئەکرێن لە هەولێر دەرەکرێن وەکو سەدە عوسمان ترۆرەکرێن بێڕێزیان پێکەن ئەخنە زیندانەوە من لەگەڵ ئەوانم نەبووە بەڕاستی لەبەر ئەوانە درۆزن و ساختەکار خۆشەویستن باشە ئەبێ هەموو خەڵکی هەولێر ئەو ڕاستیە بزانێ لەوە تێبگا جارێکی تر ئەم گروپی ستانداردە ساختەکارە ئەم مەسعود عەبدولخالقە کە خۆی کردووە بە مەڕ و گورگیشە لە ژێرەوە تێگەیت جاو کۆنە ئیخوانیانە زۆر خەتەرناکن خۆشەویستان کۆنە ئیخوانیە تەبیعەتیان وایە باشە زۆر خەتەرناکن ئەبێ هەموو خەڵکی هەولێر بزانێت کە ئەمانە چەند درۆزنن ئینسان ئەگەر ئیسلام بوو مەسعود عەبدولخالق نابێت درۆ بکات باشە ئەگەر ئینسان موسڵمان و خواپەرست بێ نابێت دوو ڕووی بکات ئەگەر ئینسان بەڕاستی ئینسانێکی سەنگین و شەریف بێ نابێ بڕوا دەستگای نووسینی خەڵکە بۆ ئەوەی فیتنە دروستکە لە ناو خەڵکی کوردستانە لە ناو خەڵکی هەولێرە بەڕاستی باشە تۆ نووسینەکەی منی دەستکاری کرد بۆ چاواشەکردنی خەڵکی هەولێر بۆ ئەوەی بێڕێزی بە کەسوکاری من بکەن سەدان کە ژیانی بەدایک و خوشکم داوە مەسعود عەبدولخالق بە حەیاتی لێ خۆش نابم باشە چونکە بەڕاستی درۆت کرد تۆ لەگەڵ وجدانی خۆتا لەگەڵ ئابڕووی خۆتا لەگەڵ بنەماڵەی خۆتا لەگەڵ دینی خۆتا تۆ درۆ کرد بەڕاستی مەسعود عەبدولخالق نەبوو درۆ کردایە دەبوو نووسینەکەی من وەکو خۆی ببردایە بڵاو کردایەتەوە با خەڵق قەزاوەتی کردایە نەبێ خوتوکەی هەستی خەڵکی هەولێر بیت و بۆ ئەوەی خەڵک سوکاتی بە ئارامەحمەکە بۆ ئەوەی جەناب چونکە بە باڵای مەلام سەفا هەڵت داوە وتارەکەی خۆ بشارێتەوە من زەقکەیتەوە بۆی خەڵک ئیهانە بە منکە خۆتیان بێ بچێتەوە وازی لێ نایەنم بەخەوە وازی لێ نایەن با باش بیزانی من 30 دانە ساڵە شەڕی پارتی وێچێتیەکەم شەڕی ئێوەش ئەەکەم شەڕ پڕتانەکەم بەڕاستی ئەزان ئەتانە بن بە ئەندام پەرلەمان لە بەغا ئەزانم گیرفانتان هەڵدرووە بۆ ئەندام پەرلەمانی باشە هەموو ئەمانە ئەزانم لەبەرەوە خەڵک لە ڕاستیەکان تی ئەگەێنم کە ئێوە چی گاف بە گاف هەنگاو بە هەنگاو هیچتان بۆ نایەوەەوە با باش بەربیزان بیژڕۆن لە منەوە ئازاد بن لە دوێنێەوە 50 تارتان نووسیوە پسەی کە بنووسن چی بێ حرمەتیەکەن بیکەن چی ژێن بە ئارامەحمەد بیکەن من مێژ میوانم نییە با باش بیزانن من ئەمەندەم پێوتراوە بە خەیاڵمان نایە با باش بیزانن من لە پاڵتاکەوە بگە تاوەکو ئێستا 25 ساڵە نفوسی یەکێتی پانی ژێن بە ئارامەحمەد تو هەزاری من دانیشم کۆمەڵی ڕەشەڕوت و چڵکنی خۆفرۆشی لات و پود لە دەستگاکە تا بێت دابنیشێ ژێن بە ئارامەحمەد من بۆ خەفەتە خۆم وازای ئەوم پێ ناخۆشە من توانیمە بربەرەکانی بنەماڵەی بازانی و تاڵەبانی و گۆڕان و فڵانە فیسارەکان بکەم ئێوە چین بەرخۆلەن ئێوە بە قوربانی ئێوە بەرخۆلەن ئێوە بەرگەی ئارامەحمەد ناگرن مەسعود عەبدولخالق من یەک فوم لێگرتی یەک فو ئاوا فویەکم لێکردی بەکۆ کلێنسە چووی بە ئاسمانە یەکسەر 20 کەسی هێناتە سەر خەت قسە بە ئارامەحمەد بڵێن تێگەی خۆ بە چەمکی ئەوانەوە گرتەوە مەسعود عەبدولخالق
بەفۆکەی من چووی بە ئاسمانە وەم زانی پیاوێکی سنگینی بەڕاستی بەداخەوە زۆر کەس بە منیانەوە جا من عەزیزان ئەزانم ئێستا خەڵکانێکی جوێنی پێدا بەڵام 6 مانگی تسەیریکە 1 ساڵی کەسەیریکە باشە ئەگەر دام نەماڵی من پیاونی باشە ئەگەر دام نەماڵی من پیاونی بەڕاستی ئەو مەسەڵ عەبدولخالق حەقی ئەوانەتیش هەمێنێکەیەکە باسییان نەکەم پەلە مەکە چکە یەک لایڤم بەدەستەوەی خۆشەویستان لەو لایڤەیە لە شارەوە لە درەوەوە لە هەموو لەوەی هێمن باقرەوە تێگەیت دوێنێ هێمن باقر کشێکی هێناوە مانگی بە 1 ملیۆن دینار باشە لە چۆ هێناوەتەوە کشە جوانە مانگی ملیۆنێکی تێ هەموو ئەو مەلەفانە باسەکەم خۆشەویستان مەلەفی هەموو ئەم زۆر ناژەرانە بە ناوی ئەمە شارە ئەمە سپیە ئەمە میدیایە ئەمە نازام تەڕەماشە ئەمە چێ ئەمە چێە کێ پارەیان ئاەتەیە چۆن پارە وەرەگرن چی ئەەکەن هەر هەموو یەکەیەکە ئاوا نووسیمە هەر هەمووتان بۆ بڵاوەکەمەوە باش بیزان ناوان دەستم داچن عەزیزان و خۆشەویستە باشە لە کۆتا قسەما کەیتر کۆتایی پێ 1 ساعتە قساکەم بەداخەوە داوای لێبوودنەکەم لەبەر ڕیپۆرت چەند جارێک لایڤەکەم وەستا نەیانیش لایڤەکەم بەتەواوەتی هین بێ بەڵام لە کولا دوایی ئەتوان هەمووتان گوێ لێ بگرنەوە لە قسە و باسەکەم و لایڤی تریشی بە شوێ نایێت چونکە من نوزە درێژم من نایبڕمەوە خۆشەویستان شت نابڕمەوە بەڕاستی شت نابڕمەوە ممکن نییە شت ببڕمەوە من دوژمنایەتیەک و پیاوەکەم دۆستایەتیەک و پیاوەکەم یەکە دوژمنایەتی منی نەکردو نەیدۆڕێنێ بۆ ئاگاداریتان سەردەمانێ بوو لە هەموو کوردستانە کە دژیمانی مەلا سەفا قسەی ناکرد باشە بەڵام من ئاوەکەم ڕشت ئێستا ڕۆژانە بە ملیۆن جێ بنەماڵی بازانی ئەدرێت ئەوەی ژوالەیەکە یەکەیەکە ڕسمەکانتانم هەمووی لەلایەن نووسینەکانتان یەکەیەکە هەمووتان ئەدۆزمەوە بۆ شارەزایتە چونکە بە هەزاران کەس لەگەڵ منایە بە ملیۆن خەڵکی کورد ئارام مەحمەدیان خۆشەوێت ئێوە داختان لێیە بۆیە ئەچن ئاواکەن ئەتانێ منوکو خۆتان بەدناوکەن ناتوان بەڕاستی پێتان ناکرێ ئێوە بۆیە لە دوا قسەمە بە خەڵکی سەربەرزی هەولێر ئەڵێم بە خەڵکی شەریفی هەولێر ئەڵێم باوەڕ بە قسەی ستاندارد نەکەن ستاندارد درۆکە مەسعود عەبدولخالق ڕاست ناکە ئارام مەحمەد قسەی وای نەکردووە من تەنها لەگەڵ ئەو گروپەم بووە کە یەکەیەکە خۆیان دەرخست پاراستن و پارتیەکان ئەوانەیە کە لەسەریان نووسیم ئەو گروپ بوو کە من پێم وتن یەکسەر خۆیان دەرخست یەکەیەکە وەکو قاس تێگەن عەزیزان و خۆشەویستان من ئیتر قسەیەکم نەماوە تاوەکو لایڤێکی تر چونکە ئەمانە درێژە ئەکێشێ ئەم جارێش ئەڵێم واستان لێ نایەنم باباش بیزانن 100 لایفم ئاوا لێ بکەن و ڕیپۆرتم بکەن و ئەوە بکەن 100 لایفەکەتان سەرەکەمەوە باش بزان قڕبە و سەرەتان یاخوا کە شاخی ئارام مەحمەد نەگیرێنێ یاخوا کەس ئارام مەحمەد برینار نەکات خۆ مەزانم چیتان پێکەم دەی ئیتر خەڵکی هەولێر سەربەرز ئەبێت تێبگەن کە مەسعود عەبدولخالق و ستافەکەی درۆکەن ئەو قسەی ئارام مەحمەد نەبووە و من بەگشتی قسەم نەکردووە ئێوە خەڵکی شەریفن ئێوە شاری خۆمن ئێوە کەسوکاری خۆمن لەبەرەوە ئەوانە درۆ ساختەکارن ئەوانە کۆمەڵە سیاسی فشەڵن بۆ پۆست و پارەوە ئەکەن بۆ ئەوەی کە پتان خەڵەتێنن گیرفانی خۆیان پڕکەن ئاگاتان لە خۆتان بێت ئەوە حەقەتەکەیەتی خواتان لەگەڵ و یەکەم جار چاوی هەموو خەڵک ماچەکەم بە تایبەتی خەڵکی هەولێر خواتان لەگەڵ بێت